بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە بەرنامەی تەندروستی لەلایەن خۆم و باقی هاوکارانم گەرموگەشترین سڵاوەکانمان پێشکەشتان بێت. بەڕێزان، بەهۆی ئەوەی کە نزیکە بینەوە بە ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی چینی کرێکار، بەرنامەی ئەم جارەی تەندروستیمان تەرخان کردووە بە تەندروستی کار و تەندروستی کرێکار کە هیوادارم جێگەی ڕەزامەندیتان بێت. شارێکیش کەین کە ئێمە لە توولی بەرنامەکانی پێشووشمانە تاو جێگەی مەجال بوێت بە تەندروستی لە شوێنی کارە لە کارگاکانە ئشارەکەرێکمان پێ کردووە، بەڵام بەرنامەی ئەم جارەمان هەروەکە ئەرزی خزمەتتانم کرد تایبەتە بە تەندروستی کار و تەندروستی کرێکار. ئێمە کاتێکە باسی تەندروستیەکەین، دیارە تەندروستی کرێکار یا شوێنی کار حەق و حقوقێک بەدەست هاتووە، یانێ کرێکاران حەق و حقوقێکیان بەدەست هێناوە. ئەو حەق و حقوقیشە زۆرتری لە بواری تەندروستیە. ئەو حەق و حقوقیشە بە ئەوە نەبێت کە سەرمایەداری خێری کردووە یا وەکو چونکە سەرمایەداری وەکو کاڵا تواشاکە. ئەگەر بۆ نمونە لەوێ کرێکار حەقی بیمەی هەست، ئەو حەق بیمە وەکو کرێکارە بیمەکان لە شرکەتگەر خصوصیە هەیە، شرکەتگەر خصوصی لەگەڵ بانگە، ئەو سوود و ئەوانەکە هەیە. بەڵام ئەو حەق و حقوقیشە کە لە بواری تەندروستیە بەدەست هاتووە بە مبارەزە بەدەست هاتووە، یانێ ئەوە نییە کە سەرمایەداری بەخشیویتی. بۆ نمونە لە کارگاکانە بەتایبەت لەو کارگا تەولیدیگەرە پێشتر کرێکار ئەبووای 12 سەعات کاری کردە یا 12 سەعات زیاتر. خۆ دیارە 12 سەعات لەسەر سڵامەتی ئەسەری هەیە. سەعاتگەرێک کە بۆ احتیاجاتێکە بوویان هەروەکو زیندان بوو، یانێ زۆر کەم چە بۆ خواردن چە بۆ احتیاجاتێکی تر. هەر هات نەخوارەوەی سەعاتی کار، هەر هات گرتنە دەستی ئەوەی کە مافی ئەوەیان هەیە کە بۆ نمونە ئیسراحەتگەرێکی زیاتریان بێت، یا ئەو شوێنگەرە میان خواردنێکیان پێ بدەن، بۆ نمونە شیرێکیان پێ بدەن. ئەوانە هەمووی بە مبارزە بەدەساتوە. ئەوەی کە هەیە وەکو تەندروستی کار کرێکار لە ڕوانگەی سوسیالیستیەوە ئەوە مافی کرێکارە، یانێ ئەوە پێچەوانێ ئەوەی کە لە دنیای بورژوازیە وەکو ئەروواکە وتم وەکو کاڵایک بە منەتیشەوە چاوی لێ کردێت بە کرێکاران ئەیدەن. بەڵام لە ئەسڵە ئەوە مافی کرێکارە کە لە تەندروستی بەرخوردار بێت. تەندروستیش تقریبەن هەڵەگەڕێتەوە کە کرێکار چۆن بۆ خۆی چه کارگەرێک دەتوانێت کات کە ئەوانە حتمەن ئیشارەی پێکەین، یا ئەوەی کە خاوەنکار ئەبێت چێ بۆ دابین کات بۆ تەندروستی، چە بۆ شوێنی کار چە بۆ کرێکار، کە حتمەن ئێمە ئیشاراتێکی پێکەین. بەڵام ئەوەی کە هەیە لە WHO یا سازمان بێداشت جەهانیشە نووسراوە، ئەو وای نووسیوە کە ئەبێت ڕابطەیەکی دوو تەرەفە بێت، یانێ هەم لە بین کرێکار و کارفەرما کە وەکو تەڵاشێکی مشتەرەک بۆ ئەوەی کە محیتێکی کار سالم بێت و هەروەها گیان و سڵامەتی کرێکار پارێزراو بێت. دیارە چونکە WHO یا ئەو سازمان بێداشت جەهانیە ئەویش تقریبا بەرنامەگەرێکی هەیە بازێ لە نەهادگەر یا کارخانەگەر یا کارگاکانی ملزم کردووە کە ئەو مافە بوێ. ئەو بۆ زۆرتر بۆ بەرگریکردن لە نەخۆشیەکانە، یانێ بۆ WHO ئاماری نەخۆشی، کام نەخۆشی، ڕێژەی بڵاوبوونەوە، شوێنەکەی و ئەو پێشگیریکردنە بۆ ئەو زۆرتر مهمە. بەڵام لە هەر حاڵە
ئەوەی کە لە حوزەی تەندروستیە هەیە، لە حوزەی تەندروستی کار و کرێکارە هەیە، یەکێک ئەبێت تەندروستی شوێنی کار پارێزراو بێت، تەندروستی شوێنی کار، یانێ ئەوەی کە تەهویە هەوایەکی مەتبوعی بێت، ئەو هەوا حەوەز بکرێت چونکە کرێکار احتیاجی هەیە بە هەوایەکی پاک، هەروەها ڕۆشنایی و نور ئەبێت لەو شوێنە ببێت. لە بەشێکی ترە جیا لە محیتی کار هەروەکە لە بەرنامەکەی سازمان بێداشتیانیشە هەیە بەرگریکردنە لە نەخۆشیەکان، ئەبێت ئەوش هەر تقریبا نەتوانین بێژین ئەو فەزایە ئەو محیتەی کە کرێکار کارەکات ئەبێت ئەوە شوێنی تێ بێت ئەگەر نەخۆشینێکیش بڵاو بوو، بۆ نمونە هەڵامەتێک فاصلە یا ئەو شوێنە ئەوە تەنگ نەوێت کە کرێکاران سەرێ تووشی ئەو نەخۆشیە بن. بەشێکی تر لە تەندروستی بەرگریکردن لە ئاسیب یا خەسارەتگەرێک کە بە کرێکار وارە دەبێت کە معموڵەن ئەم خەسارەتگەرە ئەتوانێت فیزیکی بێت یا ڕەوانی بێت، ئەوانیشە ئەبێت کە بەرگریان لێ بکەین. ئەو مەترسیگەرە چین؟ یانێ مەترسی لە شوێنی کارە بۆ کرێکار کە ئەبێت بێتە خوارەوە، یەکێکی هەرەوە مەترسیگەرە فیزیکیەسا، بۆ نمونە کارکردن لەگەڵ ئەبزارالاتێک کە احتمالی خەتەری هەیە، احتمالی بڕینی بەشێک لە ئەندامەکانی لەشی هەیە، کەوتنە خوار لە بەرزایی، ئەوانە هەموو ئەتوانێت وەکو بەشی فیزیکی لە نەزەرە بگیرگە، یا ئەوەی کە حاڵەتێکی ڕەوانی یعنی تەندروستی ڕەوانی کار و کرێکاریش ئەبێت پارێزراو بێت. ئەو بەشیشە هەمەتوانێت لە حینی کارە بێت، چون ئەگەر بۆ نمونە کرێکارێک بێکار بکرێت ئەوە خۆی حاڵەتگەرێکی ڕەوانی بۆی دروستەکات، ئشارەی پێەکەین. بەڵام کولەن لە خەتەراتە بەشی ڕەوانیش یەکێک لەو بەشانەسە، وەک بەشی کۆمەڵایەتیەکەیش جیا لە فیزیکی و ڕەوانی تەندروستی کۆمەڵایەتی، ئەمە ئەو سێ مەحدودەسە کە لە بەشی تەندروستی کارە ئەبێت لە بەرچاو بگیرگە، یانە هەم فیزیکی هەم ڕەوانی و هەم ئەو اجتماعی و کۆمەڵایەتیە. مەسئولیەتگەرێکە بۆ کارفەرما دانراوە، یانێ ئەبێت بیباتە ڕێگە ئەوەیە کە مەسئول بێت لە بەرابەری ژیان و سڵامەتی ئەو کرێکارانی کە هەیە، و هەروەها چۆن لە کارگاکانە تر سیستەمەکە وایە کە کرێکاران دەسەڵاتێکیان نییە بە مدیریەتەوە، ئەبێت حتمەنە ئەو مەسئولیەت سازماندەهیە لەسەر ئەوانە کە حتمەنە گیان و سڵامەتی ئەو کرێکارانە پارێزراو بێت. معموڵەن چۆن ئەتوانێت پارێزراو بێت؟ یەکێکی بردنە سەرەوەی دایرەی سڵامەتیە. بۆ نمونە کارفەرما موەزەفە هەر ماوەک جارێک کلاسگەرێک ئاموزشی بۆ کرێکاران دابنێت، هەم بۆ خۆپاراستن، هەم بۆ بەرگریکردن، هەم بۆ سڵامەتی خۆیان. معموڵەن ئەویش کارفەرما ناتوانێت و کارەکە ئەبێت حتممە کەسێک لە حوزەی سڵامەتی و دەرمان و بهێنێت و ئەو کلاسگەر ئاموزشیە دانێت، جار لە کلاسگەر ئاموزشی چۆن بەرگریکردن لە نەخۆشیەکان. بۆ نمونە ئەگەر سێمە شارێکەکەین ئەو کاتێکە کۆڕۆنا هات، دیاریسە تەلەڤیزیۆن، رادیۆ، ئەو شەبەکەیش کۆمەڵایەتی گەرە نەخشیان هەیە، بەڵام ئەبوایت کە مەسەڵەن بڕوایتەن بۆ نمونە ئیسفادە لە ماسک کە ئیجبارە بۆ ئەوەی کە هەم خۆیان توش نەبن و هەم ئەوەی کە ئەچنەوە بۆ ماڵە و هەڵگری ئەو ڤیرۆسە نەبن. ئەمە بۆ نموناڵێن کە بنەماڵەکەی نیشیان تووشی ئەو نەخۆشیە بکرێ. بەشێکی تر فیزیۆتراپیە، چۆنکە کاری کرێکاران سەختە، زۆربیان کارەکانیان سەختە، بەتایبەتەوانەیە کە کاری یەدیەکەن، بە کاری دەستیەکەن. ئاموزشگەر فیزیۆتراپی یانێ نەرمشگەرێک کە ئەتوانێت یارمەتی دەریان بێت هەم بۆ ئازارەی کە دوای کار تووشیانە بێ، بۆ نمونە سەر و ملوشان و پشت و کەمەر، ئەوە ئەبێت ئاموزشگەرێکیان پێ بدەن. ئاموزشی تەغزیە کە
شێوەگەر تەغزیە کە ئەتوانێت هەم سلامەتی هەم ئەوەی کە کۆنتترۆلیان بێت لە شوێنی کارە تووشی حادسە نەبن، ئەوانە هەموو ئەبێت ئاموزش بدرگێت دەورەیی و هەموو ئەو کەسانەی کە لەو کارگەی ئەو شوێنە خەریکی کارن ئەو ئاموزشگەرە ببینن. هەروە وتمان ئاموزشەکان ئەبێت شامل لەوە بێت بەرگریکردن لە تووشبوون بە نەخۆشیەکان بێت و هەروەها بردنە سەرەوەی سلامەتی. بردنەوە سەرەوەی سلامەتی بۆ نمونە ئاموزشکرد کە وتمان وەکو فیزیۆتراپی بۆ ئەو حرەکەتگەرێکە دوای ماوەی کە تووشی نەخۆشیگەری وەکو دیسکی کەمەر، وەکو ئارترۆزی مل یا نەخۆشیگەرێکە لە ئێسکە لە ماسوولکە لە دەسە بەدەستێ پیا ئەبێت ئەوانە خۆی نیشان نەدات. معموڵەن بازدیدگەر دەورەیش ئەبێ بکرگێت، بازدیدگەر دەورەیی جیا لەوە ئەمەی تر حەقی مافی ئەو شەبەکەگەر تەندروستیەسا ساحێوکار یا کارفەرما گەرەکی بێ یا گەرەکی نەبێت ئەبێت ئەو بازدیدگەرە بکرگێت ئایا شوێنی تەندروستیەکە یا محیتەکە سلامەتە هەم لە نەزەر فەزا، هەوا و ڕۆشناییەوە یا ڕتوبەتەوە ئەنازێ ڕتوبەتی چەندێکە، چونکە لە بازێ حاڵەتە ئەو ڕتوبەتە لە شوێنی کارە ئەتوانێت لە درێژ ماوە نەخۆشیگەرێک بۆ کرێکار فراهم کات. معموڵەن شێوەی بەرخوردکردنیش دیارە فقط نور نییە یا هەوا نییە، بۆ نمونە دەنگیشە یەکێک لە سلامەتیەکان کە ئەبێت پارێزراوە بێت دەنگە، چونکە زۆربەی شوێنگەر کار دەنگی هەیە، ئەوەیە حتممەە بۆ نمونە ئەبێت لە محافزگەری کە لەسەر گوێدا ئەنرگێت ئەو کەسانەی کە بە ئالات و وەسیلەگەرێکە دەنگیان زۆرە یا لە شوێنگەرێکە کە دەنگی ئەو وەسایلەی کە بەرهەم تێرن زۆرە، ئەوانە ئەبێت کەمەوە بکرگێتەوە ئەگەر تا حد ئیمکان ئەگەریش کەمەوە نەکرگێتەوە ئەبێت گوێ ئەو کرێکارانە پارێزراو بێ. یا مەوادێکە شیمیاییە، ئەو مەوادە شیمیایی حتممە نەبێ ئاموزشکرد لازم بە ئەو کەسانێکە کارەکەن بدرگێت، مەوادێک مەحلولگەرێکە هەن ئارمگەرێ نیشانەگەرێکیان هەیە کە معموڵەن لە موسەلەسکەرێک سێگۆشکەرێکە نیشانیەدات کامی بۆ سلامەتی خەتەرناکە، کامی بۆ ژینگە خەتەرناکە، کامی احتماڵی ئاگر و ئاگر لێکەوتنی هەیە، ئەوانە هەموو ئەبێت ئاموزش بدرگێ. جیا لەوانیشە شێوەی تەماس، یعنی ئەوەی کە حتممە تەماسی دەست ئەگەر مەحلولێ بۆ نمونە ئەتوانێت لە درێژماوە خەتەراتێکی بێ، بۆ نمونە سەرەتانی پێست دروستکە، تەماس لەگەڵ ئەوانە بێتە خوارەوە. هەروە شێوەگەر ڕەوانی ئیجتیماعی کە ئیشارەمان پێکرد و بەشی فیزیکیش لە بەشی کۆمەڵایەتیەکە دیارە ئەگەر کۆمەڵایەتیەکە معموڵەن ناناوەرەکان ئەو کەسان کارەکەن یانی تەنیا نان ئاوەر ماڵن، ئەگەر بۆ نمونە تووشی حادسەیەک بێت لە شوێنی کارە تووشی نەخۆشیک بێت، معموڵەن ئەو ناناوەر ماڵەسە کە ئەکەوێت لە ماڵە و فشارگەرێکی مزعف لەسەر خانەوادە و بنەماڵە دروستەکات. ئەگەر لە کول ئێمە خەتەراتەکە بەڕەسیکەین فیزیکیە، شیمیاییە، محیتیە، وەکو دەنگی بەرز لە شوێن کارە، نورە، ئەبێت ئەمانە هەموو لە ڕەچاوکردن یا مەسئلەگەر بیۆلۆژیکیش. ئەگەر من بۆ بازێ لە عوامڵێکە محڕەکەن یا تەحریکن بۆ ئەوەی کە سلامەتی لە محیت کارە بخەنە خەتەر، ئەتوانین جیا لە دەنگ یعنی دەنگی بەرز وەکو ئالوودگی سەوتیش هەتا ئەوە حسابە کردێت، تەپ و تۆزێکە لە شوێن کارەکە هەیە بە هەر هۆکارێک ئەوەیە کە حتممە ئەبێت ڕۆژکەرێک ڕەچاو کردێکە ئەو تەپ و تۆزە کەمەوە کردێتەوە، مەوادێک شیمیاییە کە هەروە وتمان جیا لە ئاموزش کە خەتەراتێکی هەیە لە ئاگرکەوتنەوە تا نەخۆشیگەر پێسی و زەرەر بۆ ژینگە، ئەبێت شێوەی تەماس لەگەڵ ئەوانە بۆ نمونە ئەگەر بۆنی هەیە ماسک ئیستفادە کردێت، ئەگەر خەتەراتێکی هەیە بۆ پێس بۆ نمونە لە دەستکش ئیستفادە کردێت. دیارە کارگەرێک کە هەیە کاری شەوانەیە، کاری شەوانە بەهۆی ئەوەی کە
تقریبا لە سەعاتگەرێکی شەوە هەیە معموڵەن ئەبێت معاینەیەکی دەورەی بۆ کرێکارانە ببێت. شاید بینەرانمان بڵێن کە ئەمانە نییە یانی شتێکی واک نییە، بەڵام ئەمە مافی کرێکارە، یعنی ئەمە حەقە. دیارە ئەو کەسانە حەز ناکەن ئەوە هەم ئەو حەقە نەزانن، بەڵام ئەمە حەقێکە کە ئەبێت کەسێکە شەوکاریەکات ئەو شوێنە دەورەی معاینەی کات لەباری فشار نەخۆشیگەر قەلبیە و فشار خوێنی هەیە یا ئازمایشگەرێکی تریشی بۆ بکە. معموڵەن لە بەشی ڕەوانیەکە کە من شارێکی بێکم بۆ سڵامەت ڕەوانی یا تەندروستی شوێن کار خشونەتە، یەکێک لە حاڵەتگەر خشونەت هەیە، تەبعیز هەیە، ئەوانە ئەتوانێت وەکو سڵامەتی و تەندروستی شوێن کار بۆ کرێکار مەترسیدار کات. بۆیە ئەوەی کە ئەمڕۆ هەیە لە زۆربەی وڵاتان ئەهمیەتەکە زۆرتر دراوە بە بەشە پزیشکیەکەی تا بەرگریەکە. هەروەکە وتمان وڵاتگەرێکە سەرمایەدارین شێوەی بروکراسی، کاغەزبازی، بیمە، پەیمان نامەگەر بیمە ئەم شرکەت بۆ ئەو شرکەت کە ئەوە نییە کە بەزەی یا خەیرێ بێت هەر لە ئەو حقوقی کرێکارە ئەیبڕن ئەو حەق بیمە و شتە معموڵەن لەو بەشە زۆرتر خۆیانی پەیماندووەکان تا پێشگیری، بەڵام ئەوەی کە هەیە بەرنامەکان کرێکارانە ئەبێت بەرگری زۆرتر ئەهمیەتی پێ بدرگێ، یانێ بۆ نمونە ئەو پێشگیریە ئەگەر بۆ حتا کرێکارێک ئەگەر ماهر بێت، کرێکارێکی حرفەیی بێت، معموڵەن ناتوانێت بڕوێتەوە سەر کارەکە، ئەوان وات چاویلیەکەن کە بەشە پزیشکیەکە وابێ بیمەیان بێ بڕۆن بۆ دکتۆر بوو، ئەو ئەگەر کرێکارێک ئستعلاجی پێبن، مەرەخەسیەکی پێبن، ئەوەیە تووشی مشکل ئەبین، ئەوان لەو زاویە و چاویلیەکەن کە ڕێژەی بەرهەمهێنانەکە، ڕێژەی ئەوەی کە بۆ نمونە کرێکارێکە نەخۆشە یا توش حادسەیەک بوو بە چووەتەوە بۆ ماڵەوە جیالەوە بێ حقوقەکەی پێبدا، ئەبێ کرێکارێکی تر بێرێتەوە تا ئەمە جایگوزینە بێتەوە. ئەوەیە کە ئەو بەشای لە نەزەرەگرن، بەڵام ئەسڵ کاریەکە یا تانی بڵێن لە ڕوانگەیەکی سوسیالیستیەوە ئەوەیە کە پێشگیری مهمترە لە ئەو بڕۆکراتێکی پزیشکیەکە هەیە. دیارە هەروە وتمان کە بەشی سڵامەتی ڕەوانیەکەیشی ئەگەر بۆ نمونە زۆربەی وڵاتان کە وڵاتگەرێکی لە حاڵ تەوسعان یا لە باری تەوسع و هانە دواوە یەکدانە کەس کە کرێکارە لە ماڵێکە ئەو کەسە ناناوەر ماڵەکەیشە ئەگەر توش حادسەگەرێکی سەنگینتر بێت حەق بیمەیەکی پێیان شاید ماوەی توانێت ئەگەر کاریگەرێکی حرفەیە بێ مەجبورە بەهۆی زایعی کە وارد بوو بە پێ تووشی ببێت بە دەستفرۆشێک بۆ نمونەوە باری کۆمەڵایەتی بنەماڵەکەی سەخترەوە بێتەوە. ئەوە یەکە حتممە ئەبێت ئەو چرخەیشە لەو چرخەی تەندروستی کارە بەشی سڵامەتی لە نەزەرە بگیرگێ. من سەرێع چۆنکە وەختی بەرنامەکەیشمان ئەڕوات بەرەوتەواو بوون چەند موردتر هەیە کە ئەگەر ئشارەیەکی لێکم یەکێکی حفزی سڵامەتی کاریگەرانە کە ئەو وەکو حەقێکە ئەبێ بە ڕسمیەت بناسرێت. دوی حەوادسێک کە هەیە معموڵەن لەبەر ئامارەکانێکە ها بە بەردەسا کەوتنە، ئەم کەوتنە معموڵەن کەوتنە خوارە لە بەرزایک و کەوی لە خوارەوە لە شوێن محیت کارێکە بۆ نمونە شتێ ئەمنیەتەکەی پارێزراو نەبێ کەسێک بخزێت و شوێنێکی بشکێت. یەکێک لە ئاسیبە زۆرەکان کە هەیە ئەو کەوتنە خوار لە بەردیەسە. من لێرە ئاماری کە هەیە ئەرزی بینەرانمان کەم ڕێژەی مەرگومیر لە ساڵێکە 684,000 نەفەرە، یانێ لە کوڕەی زەوینە زیاتر لە 5 ملیۆن کرێکار بەهۆی کەوتنە خوارەوە ژیانی خۆیان لەدەسەدەن. معموڵەن ئەمانە کەسانێکن تەمەنیان ها لە سەروی 6 ساڵەوە یا ئەوەی کە مناڵن. ئەوەیە شارەیەکی شکەین بۆ مناڵانی کارە کولەن ئەو بەرنامەی تەندروستی ئەو مافە تەندروستیە ئەبێ شامڵی ئەوانیش بێت چۆنکە
لە حەوادثی کارە، لە تەندروستی کارە، زۆربەی مشکلاتێک کە هەیە بەشێک یا ڕێژەیەکی زۆری ئین منداڵانی کارە. تەبعیض، حقوقی کەم، ئەوانە ئەتوانێت یا شرایط کاریەکە سەخت بێ لە بازم لەسەر هەم کۆمەڵایەتیەکە هەم باری ڕەوانیەکە تەسیری بێت و ئەوە زیاد ڕەوانیە بێتە خوارەوە، یا ئەو بێکارسازیگەرە کە بە تایبەت دیسە مەسەڵەن ئێمە بۆ نمونە کوردستان و ئێران ئەگەر مثال بێرینەوە ئەو شرایطە شەڕە دوای شەڕە هاتووەتە پێشەوە، تعتیلی و تعدیلی و یانێت کرێکار کەمە و کەنەوە، ئەوانە ئەتوانێت وەزعیەتی ڕەوانی بێتە خوارەوە کە ئەبێت ئەو شێوە ڕعایەت کرێ. دیارە مەوادگەرێکی تریش هەیە کە ئەوانەی لە ڕێژە بەدەر لاچووکن لە ساختمان و ڕۆغن ترموز ماشینەکانە دروستەکران وەک ئازبست، ئەوانە معموڵەن مەوادێکن سەرتانزا دیارەیسە کەمە بەرگریە کردێت کەمە بووێتەوە ئەبێت پێشگیری پێ بکرێت. من وەکو ئاخرین نکتەی کە بۆ بەرنامەی ئەم جارەمان شارێکی پێکەم مەسئلەی ئێرگۆنۆمیە، یعنی ئەوەی کە کرێکارێک یا هەر شغڵێکی تر کەسێک کە کاری یەدی یا کاری فکریەکە ئاگای لە سڵامەتی خۆی بێت. بۆ نمونە ئەگەر کارەکەی وایە ئەبێ شتی قورس جێبەجێکات، حتممە بزانێت کە شێوەی دروستی جێبەجێکردنی ئەو ئەشەی قورسە چۆنە. بۆ نمونە هەر لە ئەوەی کە بێساوە سەرپاوە بۆ نمونە بنەوێتەوە، دیارە ئەگەر ئیسە عوارزێکی نەوێت شاید بە پشتێشەیەکی معموڵی خۆی نیشانداد، وەلی ئەتوانێت لە ئایندە بە شێوەگەرێکی دیسکەمەر یا نەخۆشیگەر مۆرەکان یا ئەو حاڵەتگەر ئۆرتۆپیدیا خۆی نیشان بدات. بۆیە کرێکار مافی خۆیە، ئەمە مافی ئەوە حەق ئەوە نییە کە حتمما دەستی پینە بەستە یا قلیش بێت، حەقی خۆیە ئەویش دەستی پێسێک بێت کە قلیش نەبێت. ئەوە یەکە استفادە بکە لە دەستکێش بۆ هەر کارێکە کە هەیە لە دەستکێش استفادە کات. ئەگەر دەنگ هەیە، شوێنەکە دەنگی هەیە لە ئەو گوشیگەرە، ئەوە ساحبکار ملزەمە کە بۆی فراهەم کات. دیارە هاوکارانیش بشارم پێکەن کە بەرنامەکە ڕوو بە تەواوبوو نەچێت. لێرەوە جارێکی تر سپاسدانەکەم کە بینەری ئەم بەرنامە بوون. پیرۆزبایی ڕۆژی گیانی چینی کرێکاریش لە هەموو بینەران دەکەم و ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەمووتان ئاوەتمان.